بەڕێزانم کاتتان باش ئەمڕۆژ بۆ جارێکی دیکە بەشێکی زۆری هاوڵاتیانی شاری سلەیمانی شوێنەکانی دیکە هاتوونەتە سەر شەقام بۆ پشگیریکردن لە ڕۆژاوای کوردستان. مامۆسام کاتتان باش هەموو کاتێ ئێوە زۆرینەی جار لە گربوونەوە و ناڕەزایەتەکاندا هەن. ئەم جارە جیاوازی ئەم گربوونەوە ڕێپێوانە لەگە جارەکانی کەیا چییە؟ جیاواز بەڕاستی ئەمە بەعام بۆ هەموو کوردە هیوادارم هەرچ کوردێکی بەشەرەف لە هەرچی دنیا هەرچی قوڕنەی دنیا بێتە جەنگ و فرۆش بۆ ئەوەی چونکە ئەگەر خوانخوان شکستی بە کوردانی ڕۆژ ئاوا بێ شکستی هەموو کوردە. جا من بە هەموو کورد دەڵێم کاتان لێ ئەەکەین خۆشەویستان براکانمان وەرە ئەمڕۆ ڕۆژی هیممەتە ڕۆژی یەکگرتنە. زۆر جار تۆ کۆمەڵێ وتافی جوانیش دەکێشی و با بڵێن هەندێژار سرودە نیشتیمانەکانی ژەڵی چ سرودێک کەسەکەی ئەم جارە لەگەڵ ئەم ڕێپێوانەی ئەم گشتگیریەی کە هەیە ئێستا یەکەگرێت؟ وڵای قوربان خۆ هەمویان ئەو سرودانەی مامۆستا ناسیری ڕەزاییە خود هەر سرودەکان بێ نەجمەدینی غوڵامی کامیان لای خۆت خۆشە؟ وڵای من ئەوەی زیادە سعەت لە سایەی هێزی پێشمەرگە لە سایەی هێزی پێشمەرگەی بەرز و ئاگرین هاتە بەرداری ئازادی گەڕیشان بەتین ملەتی کوڕوا ڕزگار بوو بە خوێنی شەهید موژدە بێ خۆری ئازادی یەکسانی هەڵات ئیتر داێنان بۆ گەل شۆڕشە هەوڵی هونەر و ڕۆژی کۆشیشە موژدە بێ سەڵاو لەو شەهیدانە وارزگاری بوو ئەم کوردستانە ئەیداکی شەهیدا سەرتۆڵی ڕۆڵەکەت خوێنی ڕۆڵەکەت میلە کوردی گەیاندا ئامانجی ئەمڕۆ ئەو جلە ڕەشەداکەن بمێشکرد بفرە ئەو جلە ڕەشەداکەن بمێشکرد بفرە بە خوێنی ڕۆڵەکەت ڕووناک بوواسۆ ئیتردانان بۆ گەل شۆڕشە ڕۆژی هونەر و هەوڵ و کۆشیشە موژدە بێ سەڵاو لەو شەهیدانە وارزگاری بوو ئەم کوردستانە. دەستان خۆش بێ هەرچوو سەرکەوتوو بن چاوەکەم. بەڵێ دەبینن بوومەنەکان ئەمڕۆژ هاوشێوەی ڕۆژانی ڕابردوو بەشێکی زۆری هاوڵاتیان هاتوونەتە سەر شەقام و پشگیری خۆیان بۆ ڕۆژاوا چیتان هەیە بۆ کوردی هەر چوار پارچەی کوردستان ڕۆژاوا ڕۆژهەڵات هەچ کوردێ لە هەر شوێنێکی دنیا نەک بۆ هەر چوار پارچەکە هەر کوردێ لە هەر شوێنێکی دنیا بێ ئێمە بخوێن و بەکیان لەگەڵیانین ئێمە ئاوا شەو تا بەیانی ئامادەی لەسەر شەقامەکە وتاربین. ڕۆژە دەیتە سەر شەقام تۆ لەو ڕۆژەی کە خۆ پیشاندان کراوە چەند ڕۆژیکە بەردەوام ببی هەمیشە بەردەوا بم تا دو هەناسە چکە بەڕاستی ئێمەی کورد ئێمەی مرد زۆرمان زوڵم لێ کراوە زۆر ناحەقیمان بەرامە کراوە هەمیشە حەقیان خواردوین. خۆتان خەڵکی سلێمانی؟ بەڵێ خەڵکی ئەسڵ سلێمانی. باشە ئەم جارە دەبینین کوردان با بڵێن خەڵکی دیکەش لە دەرەوەی شاری سلێمانیش بەژارە خەڵکی ڕۆژهەڵاتیشی تایە هەستەکەی ئەم جارە زۆر جیاوازترە لە بێ جیاوازی بێ ئایدۆلۆژیا بێ ڕەگەز بێ دین یعنی ئەوەی کورد بێت لە هەر دینێک هەرچی توێژە هاتووە یەکدان هەمومان بە یەکشان وەستان بەڵێ دەبینم لە دیمەنەکانە ئاپۆرای جەماوەریە ساڵتان لێبێت سڵاو لێبێت کەیە بۆ کوردانی ڕۆژاوا بۆ کورد لە هەر شوێنێکی ئەم کاتتان باش ئەمە باشترین ڕۆژە زۆر دڵخۆشم لەو ڕۆ کە کورد یەکدەسە یەک پارچەیە لە 100 ساڵی ڕابردووە کە قەڵەمڕێوەکانی کوردمان بینیوە بەم چەشنە کورد یەکدەس و یەک پارچە نەبووە. ئەمڕۆ لە باشوورە سبەی ئەمڕۆ لە ڕۆژاوای کوردستانە سبەی لە باشوورە و دواتر بۆ پارچەکانی تری کوردستان هاترازێت هەر هاونیشتیمانیەک هەر کەسێک زەڕەیەک مۆراڵ و زەڕەیەک غیرەتی نەتەوەیی هەبێ بێ بڕژێتە سەر جادە ئەبێ بۆ دۆزی ڕەوای گەلەکەی خەبات بکە ئەبێ بڕوامان مەبدەمان عەقایدمان لەگەڵ براو خوشکەکانمان نابێ لە ڕۆژاوای کوردستان. زۆر سپاس ئەزێت مای هەر بژیت بڵێ دیمەنەکان دەبینن ئەمڕۆژ هاوشێوەی ڕۆژانی ڕابردوو خەڵک لە سەرجەمچین و توێژەکانەوە هاتوونەتە شەقامی سالم وەک پێی دەڵێن سەهۆڵەکە هەتا لای باخی گشتی بە ڕێپێوان بە وتنەوەی یەکە گەلی کوردیەکە بژی بەرخودانی ڕۆژاوا ئەوان
دەنگی خۆیان بەرزەکەنەوە و پشتگیری خۆیان بۆ ڕۆژاوای کوردستان بۆ ڕۆژهەڵاتی کوردستان دەردەبڕن و هەندێکیان هەیە قسەم لەگەڵ چەند کەسێکیان کرد ئەوان بازەوە دەکەن قوربانم کاتت باش ئەمڕۆ چەندەم ڕۆژە دەیتە سەر شەقام ئەمە پێنجەم ڕۆژە چەند ڕۆژی کە دەیتەوە هەتا سربەخۆیی کوردی لە ڕۆژئاوا دەست بێکات هەر لەگەڵ یارن باشە زۆر جار دەگوترێت ئەم جۆرە ڕێپێوانانە ئەم جۆرە چالاکیانە ڕەنگە وەک پێویست ناگاتە ژێی خۆی تۆ قسەت چییە لەم بارەیەوە پێ دوایە ئەمە چ گۆڕانکاریەک دروستەکە وڵا دەبێ بەداخەوە بۆ ئەوەی کە ڕوویدا لە ڕۆژئاوا بەڵام ئەمە گەورەترین سەروەت بوو بۆ گەنجەکانمان بۆ کورد بۆ کوردستان کە هەموو بەهۆش هاتینەوە کە ئێمە بێ یەک بین یەک دەنگ بین یەک مستەکۆڵە بین بۆ دەبین دوژمنان بۆ سەری دوژمنانمان ئەمە شتێکی باشیشە ئەگاتە شوێنی خۆی چونکە مێمە ڕۆژگارێ بوو داوەداوە سەدامانە کرد لە ئەوروپا ئێستا ئەمە پێویستە هەتا ئەو ڕۆژەی ئەوە سەر بەخۆی خۆیان بەدەزێنن ئێمە لەگەڵ یانین بەدڵ بە خوێن بەسەر جەنابتان لە دەری شۆ ژیاون لە دەری شۆژیان بەڵێ باشە ئەم جارە کە ئەم یەک ڕیزیە ئەبینی لە کووردا ینی بەئاواتەوە بووی ڕۆژێ ئەم شتە ببینی زۆر دڵخۆشم ئاواشەکەش چەند خەمبارم بەوێ کە براکانمان شەهید دەبێ مناڵە کوردەکانمان لە سەرما ڕەخبنەوە بەڵام ئەوەندە دڵخۆشم چونکە هەموو لەژێر ئاڵای کوردستانە هەموو پێکەوە جوانی هەر چوار پارچەی کوردستان هەمومان لە کەشتێکیان غەرق بێ هەمومان غەرق بێ. باشە من زۆر جار بیسومە لەو کەسانەی کە ئەشنە دەرەوە خۆشم ماوەیەک یانی لە دەرەوە بیری شتی سەیرەکە ێزانی تۆ بیری ئەم وەسعەدە کرد نەخێر نەوەڵا ئەم شەقامی سالم و ئەم سەهۆڵەکە ئاوا خەڵک ببینی نەوەڵا لە بەخەویش فکری ئەوم ناکردەوانێ بەڵام ئاواتم ئەوە بوو و داواشم ئەوەیە هەموو کوردستان نەگەر بۆ ئەمە هەموو ماڵێک ئاڵای کوردستانی تیاابێ لەسەر ماڵەکانی هەموو بوونە بۆنەکان هەموو شتە خۆشەکانی کە بۆ ئاڵای کوردستان بە ئاڵای کوردستان بەڕازێتەوە لای بین ئیتر بتوانین بە ئاڵای کوردستان خزمەت بە وڵاتمان بکەین لە چوار پارچەی کوردستان ماڵەوە ئەو کاتێککە لە تاراوگە بووین لەگەم مناڵەکانت بە کوردی قسە دەکەن هەچەند نەمزایی لە چ وڵاتێکی باشە بە دانیمارکی قسەتان نەکردیان بە کوردی وڵا بە کوردی زیاتر قساکەین کەبی مناڵەکانیشم دانیمارکی بۆی ڕازگۆ بین بە دانیمارکی لەگەڵوان شاقساکەین بەڵام بە کووتر کوڕەکان و سێ کوڕ و کچێکمەیە هەمویان کوردیان پێرفێکتە و زۆر بە باشیش کەڵە پیاوەکان کە لە کووردا هەڵکەوتون پێشەوە قازی بۆ نمونە شاعیرەکانی کورد ئەمانە گفتوگۆیەکەن هیچ کات هەمویانم بۆ باس کردوون و خۆشیان نەک ناڵێب لەبەرەوە من بێسون ڕەحیم برای شەهیدی سەرکردە خاڵە حاجی و شەید محەیدین ڕەحیمم کە لێرا فلکەی خاڵە حاجی پێڵن تەبی هەر لە مناڵیەوە گۆشتکراوی کوردایەتی و خزمەت بەگەلی کورد و کوردستانە بە ساقی ئێوە بم ئێمە بە ئێوە جوانین هەربژین دەستان خۆش بێ بەڵێ وەکو باسم کرد ئەمڕۆژ هاوشێوەی ڕۆژانی ڕابردوو دەبینن ئاپۆرایەکی جەماوەری زۆر لە شەقامی سالم وەک لای هاوڵاتیان دەگوترێت سەهۆڵەکە خەڵک بەڕێپێوان بە وتافکێشان بە ئاڵای کوردستانەوە بەشێکیان هەن تەواوی خانەوادەکەیانجا دەمەوێت زیاتر نزیک بینەوە لەو ئاپۆراژە ماوەریە بەشێکی زۆریان لەو خەڵکانە بە تەواوی خانەوادەیانەوە هاتوونەتە سەر شەقام بینیمان مناڵی پشکۆلەمان بینی تایە و خەڵکانی دیکەمان بینی ئەو بەڕێزە باسی لەوە کرد کە ئەوان لە تاراوگە بوون ڕۆژێ لە ڕۆژان خەویان بینیوە بۆی چەندین چالاکی لەم جۆرەش هەر لە ڕێپێوان و گردبوونەوەکانە چەند ڕۆژێکە لە شاری سلەیمانی وجودی هەیە و هاوڵاتیان بەدەیان وتافی لەو جۆرە و با بچمەلای خۆشیان سلااوتان لێبێ ئەم کاتتان باش ئێوە ئەمڕۆ بەم چالاکیە بەشدار بوون چەند ڕۆژە دێن بەشداری لەوەتی پشتیوانی کوردانەکەین ئێمە هەموو ڕۆژە لێرە مەوجودین ئێمە هاتوین پشتیوانی براکانمانەکەین بە دڵ بە ڕۆح بە گیان لەگەڵیانین ئێمە بەس بە جەستە لێرەین بە دڵ و بە ڕۆح لەوێن لەگەڵیانان شەڕەکەین سەرچاو خاتون وابزانم مەسلەی قش بۆ خاتون شتێکی گرنگە ئەو کاتەی کە ئەو بیرداعشیە کەسی ئەو کچە شەرمانەی بڕی تۆ چه هەستێکت لا دروست بوو و ئەوەش دەمەوێت پرسیاریەوە بکەم من پەیامم نییە بۆ ڕۆژئاوا چونکە ڕۆژئاوا خۆی پەیامی بە هەموو دنیا گەیاند پەیامی من بۆ کردەوە داعش و فکر داعشەکانە کە ئامادە بوون
یاری بە ڕۆحی کچەکانمان بکەن یاری بە قژی کچەکانمان بکەن ئەوە پەیامەکەی منە لێرە ئەتوانن ئێستا زوومی کامێرەکەتان بخەنە سەر ئەوە تعبیر لە چیەکە؟ تعبیر لەوەکە ئێمە ئەگەر بێت و قژیشمان ببڕن بەڵام هێشتا بیرمان لێهی ئەوان جوانترە بیرمان لێهی ئەوان پاکتر و درێژترە هەموو کاتێک ئامادەین بە گیانی خۆمان بەو شتێکە لە لای ئێمە پیرۆزەکە پرچمانە پارێزگاری لە نیشتیمانەکەمان بکەین. ئەم چەند ڕۆژە کەش و هەوا گۆڕانکاری سەیری بەسەر هات جومعە بەفرباری دوێنێ سار بوو ئەم ڕۆژ کزە ساردێکی هەیە بەم سەرمایە بەم کەشانە تاکەی بە تەمای بەردەوام بی لەسەر مە خۆم 5 ڕۆژە بەردەوامم لەبەرەوەی ئیمتیحانی فایناڵم هەیە بەڵام هەتاکو بەپێی مەجال هەبێت بەردەوامە بین بۆ پشتیوانی ڕۆژئاوا هەتاکو کۆمەڵگەی نێودەوڵەتی ژێتە سەرخەت بەڕاستی چاویان داخستۆ لە ئازگەلی کووردە ئەو ڕێکەوتنەی کە هەیە لە نێوان خۆیانە ئەو یاری کە هەیە لەسەر گەلی کورد ئەیانەوێت جێبەجێ بکەن بەڵام ئینشەڵا نایاڵین تێپەڕێ بێگرتوویمان لە ناویانە بێت سەرچاو بەخێر بن. بەڵێ هەتا بێت ئاپۆرای جەماوەری خەڵک زیاتر قەرەباڵەختر دەبێت و ئەمڕۆژ هاوشێوەی ڕۆژانی ڕابردوو بەشێکی زۆری هاوڵاتیان لە شاری سلەیمانی لە ڕۆژهەڵاتی کوردستان لەو کوردانەی کە لە ڕۆژاواوە هاتوونەتە شاری سلەیمانی دایان ساڵە لێرە نیشتەجێن هەست بە غەریبی ناکەن تەنها دڵ و گیان و ڕۆحیان لای کوردانی ڕۆژاوایە نەکەوان تەواوی کورد لە هەر چوار پارچەی کوردستان لە هەر شوێنێکی دنیای هەیە ئێستا دڵی لای ڕۆژهەڵاتە و هیواخوازە و بە ئاواتەوەیە مژدەی ئەوە ڕابگەیەنرێت کە کورد چی دیکە بەدەستی دوژمنان لە ناو نەچێت و کورد لە هەر چوار پارچەی کوردستان یەک بگرێت وەکو چۆن ئەم چەند ڕۆژە لە سلەیمانی کوردی هەر چوار پارچەی کوردستان یەکیان گرتووە و تەنها ئاڵای کوردستانیان بەرز کردوێتەوە.